بەڵێ چیا سلااوان لێبێت هەڵبەتە پێشتریش جەژنە پیرۆزەمان کردو بەس هەردووبارە دەکەینەوە ئەمڕۆ سێم ڕۆژ جەژنە سبەیش ئەگەر داخل بوون و هەردووبارەیەکەین چکە بادام جەژن بۆ هەردەبێت جەژنە پیرۆزە لە تۆ لە تاوای بینەرانی ئەنارتی دەکەین لەوانەیە لە شارە گەورەکان بە تایبەتی لە پارێزگاکان جەژن سپاس لەوانەیە جەژن لە پارێزگاکان لەوانەیە چەند کاژمێرێک بخایەنێت دواتر ئەو پەیوەندیە خۆتزانی وەکو قەزا وەکو ناحیەکان ئەو پەیوەندی بەهێزە کۆمەڵایەتی کەمتر هەیە زیاتر ئەم پەیوەندی کۆمەڵایەتیان لە نێو قەزا و ناحیەکان و تەنانەت گوندەکان هەیە ئێستا ئێمە لە دوکانین لە ماڵی هاوڵاتی یاخود کەسایەتێکی دەڤەرەکەی ئەوە تێدەبینین ئێستا کاژمێر بۆ 12:30 سێم ڕۆژی جەژن وا بەرەو کۆتایی دەڕوا بەڵام قەڵەباڵغی هەر هەیە ینی ئەو نیسکەی سەعاتی لێرن خەڵک دێ جەژنە پیرۆزە لێک دەکەن واتە بە شێوەیەکی گشتی لە دوکان و بە تایبەتتر لە هەموو قەزا و ناحیەکان پەیوەندی کۆمەڵایەتەکان بەهێزترە ئەمە چجای جەژن ئێستا لە ماڵی کەسایەتێکی قەزای دوکانی کاک مەحموود چوخاسمایل تەلانی کە کەسایەتێکی دیاری سنوورەکەیە هاوڵاتیان سەردانەکەن و پەیوەندی کۆمەڵایەتی لێرە بێزە من کاتەکە زیاتر بە کاک مەحموود دەدەم بزانم لای ئەوان جەژن چۆن بەڕێوە دەچێت وە لە ئێستادا چۆنە وە لە ڕابردووە چۆنە پەیوەندی کۆمەڵایەتەکان ئەنی بۆنە بەهێزی پەیوەندی کۆمەڵایەتەکان تەنها لە جەژنە یان بۆنە لە ڕۆژانی دیکە ژوایە و هەسەکەن جەژن بەڕاستی کاڵ بۆ تۆ لێرەش بە جیاواز لەگەڵ پارێزگا و شارەکانی ترکاک مەحموود سڵاو لێبێ جەژن پیرۆز بێ من کاتەکە دەدەم بە تو بزانم جەژن لای ئێوە چۆنە و چ تایبەتمەندێکی هەیە دوکان بە شێوەیەکی گشتی زۆر سپاس بۆ هاتنتان و بە خێراتنێکی گەرمتان دەکەم هەرچەند ئەمڕۆ سێم ڕۆژی جەژنە من داوای لێبوور نەکەم ئێوە مەجالتان نەدا من خۆم بگۆڕم جلی ئەو کاتە لەبەرکەم کە کاتی مقابلەی گەڵ ئێوەیە هەر بەجلی گوتمان گەرما دەبێ ئەوها فێن ئێوە مەجالتانەدا تان گونجاوە لەگەڵ گەرمایکی زۆر هەیە زۆر بەشی دێتە عاقەت لێرەش زۆر بەخێر بێن زۆر بەخێر بێن باش ئەومان بۆ کە جەژن ڕابردووە چۆن بۆ لە ئێستادا جەژن لە دوکان چۆنە ئایا هیچ جیاوازێک بەدیەکەن ئێوە وڵی جەژن هەر وەکو عادەتی ئیسلامەتی وەکو عادەتی کوردەواری خۆشمان هەر لە کۆنەوە چۆن هاتووە بە پێی سەردەمەکان بە پێی خۆشی و ناخۆشەکان بە پێی بوون و نەبوونەکان باشە الحەمدوللا ئێمە دوعای خێرەکەین کەخوا ئەم میلەتە سەرکەوتووکەوە وەکو ئیسلامەتی وەکو ئینسانەتی و وەکو برایەتی خۆمان هیوادارم هەموو جەژنەکان جەژنی خۆشی بێەوە و نەهامەتیمان زۆر دیوە لە جەژنەکانی کە ئێمە لە جەژنی ساڵی 1970 کە جەژنی ڕەمەزان بوو لێرە دەربەدەر کراین ئێمە تەرحیلیان کردین بۆ مجەمەعات و بۆ شارەکان بەس ئێسای بینین لە وڵاتی خۆمان لە ماڵی خۆمان لە ناو کەس و کار و خەومی خۆمان دانیشتین شکرانی خوا قەت تەواو ناکەین و هیوادارین ئەم زروفانە هەروە بۆ خۆشی بڕۆ هەموو ناکۆچێک و ناخۆشێک نەمێنێت ناو میلەتەکەمان و هەرزانی و فەراحیش بێتە ناومانەوە ئینشاءڵڵا زۆر باشە هیچ خاڵێکی جیاواز هەیە دوکان لە شوێنی دیکە جیاب بکاتەوە بە تایبەتی لە ڕووی جەژنەوە ینی بۆ ڕۆژانی جەژن یان هەتا باز لە خواردنیش دەکرێت هیچ خواردنیش تایبەت هەیە بە جەژن تایبەت بێ بە دوکان خۆی لە هەموو جەژنەکانە بە حکمی هەڵکەوتەکەی جوگرافیاکەی دوکان کە قەزایەکە وە گەشت و گوزارە فەرقی زۆرە لە هەموو شوێنەکانەوە خەڵک بۆی دێت ئەوە فەرقێکی هەیە لەگەڵ شوێنەکانی ترە باز دەو دەکرێت بۆ نەقەزای دوکان هەم سنووری جوگرافیەکەی هەم لە ڕۆژماری دانیشتوانشەوە زۆر نین بەڵام یەکێک لەو خاڵانی کەوای کردووە بۆ دوکان ناسرااو بێت تەنها نەک لەسەر ئاسی کوردستان لەسەر ئاسی عێراقیش مەسلەی گەشت و گوزارەکە بە تایبەتی بەنداوی دوکان لەوانەیە لە هاوڵاتیەکی بەسڕایی بپرسی بزانی دوکان لەکوێیە ئەمە سوودی هەبوو بۆیە ئەم ناوزنا و ئەم ناو بانگی دوکان وڵی ئەم سوودا تۆ خۆی هەموو شتێک کە بڵین لە سروشتی خۆیان یان لە چاکیە یا لە ناوبانگی جوانە هەموو شانازی پێواکەین هەر بە هەموو کوردستانەکەی خۆمانەوە بە هەموو شوێنە گەشت و گوزارەکان بلەخاس کە ئێمە دانیشتووی ئێرەشین زیاتر پێ خۆشحاڵین لەبەرەوە لە هەموو لایەکۆ ڕوویتی ئەەکەن بەهۆی گەشت و گوزار و بەهۆی ئەوە کە ئاوی هەیە و سەدی هەیە و بەحریتی هەیە و شوێنی گەشت و گوزار و ئەوان هەیە هەرچەندە لە شێوە ڕوخسار تەمرت بە زۆر ناچێت بەزەگە وا بڵێن پرسیارێکی بوونە ڕابردوود لێ بکەین لە جەژنا هیچ بەبیری دێ بۆنە سەردانی شار و ناوچەکانی دیکەتان کردبێ بەڵام بە ئۆتۆمبیل نەبوو بێ بۆنە لە ڕێگەی بۆنە کەروبار و ڕۆیشت بوون یان لە ڕێگەی شتیان خەڵک سەردانتانی کردبێ وڵی کاکە ئێمە ئەو کاتانەی کە مناڵ بووین کاتی تەلەبایەتیمان تەلەبە بووین لە دوایە کەوتی ناخۆشەکانەوە کەوتونە حاڵەتی شۆڕشەکانەوە لە هەردوو شۆڕشەکە هەر هەموو لە ناڕەحەتی و لە ئەوەیە بووین دڵە ڕاوچێەوە نابووین بەڵام ئەلحەمدولیلا شکر هەر کەسایەتی و کۆمەڵایەتەکانی نێوان خۆمان ماوەتەوە زۆر بەچایکی ماوەتەوە ڕێژەیەکردن لە کاتی خۆشی و ناخۆشیە سەردانی یەکترەکەین لەگەڵ یەک کۆوە بینەوە هەرڵا ئەوانمان هەر هەبوو هەر هەر سپاس دەکەین لە کاتیشمانگەتی بە هیوای ڕۆژێکی خۆش و جەژنێکی خۆش ئینشاءالله هەموو جەژنێکە ها بە خۆشی بەڕێوە دەکەم زۆر سپاس بۆ کەناڵی ئەنارتی
کە بەسەری کردوینەوە لەو حاڵەت و وەزعانە هەندێشمان بۆ باسکردن و من دووبارە داوای لە بردنەکەم کە خۆم بۆ نەگۆڕدرا بەم جلانەوە چەندە لە شێوەی کۆمەڵایەتی و عشاری ئێمە تۆزێک ژمانی نازانین بەڵام لەبەرەوەی و مەجارتان نەدام تان کاتەکە گونجاوە ئەوەندە گەرمە پێویستە کار بەو جلانەوە بدوانیت گەرمات زۆر سپاس زۆر بەخێر بن دەڵێت ئەوەی گوێبیستی بوو ئەوە شێوازی بەڕوچوونی جەژن لە دوکان و بە شێوی گشتی کە سەردانی و کەسایەتیمان کرد باسی بەڕوچوونی جەژنی کرد لە قەزای دوکان بەڵێ من دەگەڕێمە بەلایەوە. بەڵێ خالید سپاس بۆ خستنەڕۆی تەواوی زانیاریەکان.